سڵاو ساڵی پار پێما بێت دەروون و دیاردە و کوردستان 24 یەکەم کەناڵ بوو کە هەستی بە ئازاری ئاژەڵتر لە کوردستانە و بە تایبەتیش سەگ بۆ ئەڵێن بە تایبەت سەگ لە بەرەوەی کە ڕێژەی ئاژەڵی بەرەڵا لە کوردستانە پشکی شێرەکەی بەرسەگ کەوتووە و ئەم بەرنامەیە دووبارە دروست دەکەینەوە بە دیوێکی ترە بۆ دیوەی سەرباری ئەوەی کە لە کوردستانە حکومەت هێرێمی کوردستان و لایەنی بەرپرس لەم وڵاتە نەیتوانیوەکو دوو کەس لانکەیەکی ئارام بۆ ئەم سەگانە دروستکە ئێمە بەرنمەیەکی لەسەرەکەین و لەم بەرنمەیەوە سەرباری ئەوەی کە باسی بێنازی ئەو سەگانەکەین کە لەسەر جادەکان و سارە لێیانەیە و عەزێتە هیرێن و یەک کەس نییە و یەک مرۆڤ نییە لە پۆستێکی باڵا دیفاعیان لێ بکە باسی ئەوشەکەین کۆمەڵێک مرۆڤی بەپی ئەو بەدواتاچوونەی ئێمە کردومانە کە ئەو مرۆڤانانە ئەتوانین پێیان بڵین مرۆڤی نەخۆش کۆمەڵێ مرۆڤی نەخۆش سەرباری ئەو هەموو ئازاری کە هەیەە داشەنیشن دوو ئەیانەن بە شەڕاو یەکتری خەڵتانی خوێنەکەن و ئەمانیش پێیان پێەکەن یان مەرج و پاری لەسرە بەستن بە زمانەکەی خۆیان جا نازانم من لەم بەرنمەیە باسی ئازاری سەگەکان بکەین یا باسی نەخۆشی ئەو مرۆڤانە بکەین کە بەدیار خوێنی ئەمانەوە پێەکەن نازانم باسی ئازاری ئەو ئاژەڵانە بکەین کە کەڵەشێریشی تێکەوتو هەموو ئاژەڵانەی کە دوو ئەن بەیەکە باسی ئازاری ئەوان بکەین یا بیر لۆ بکەینەوە نەخۆشخانەیە بکەینەوە و ئەو خەڵکانی تیا چارەسەرکەین کە چێژ لەو خوێنابین لەمە زیاتر قسە ناکەم بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆسای زانکۆ مامۆسا بەخێربی ئازیەتە کێشە عومەر کڵۆڵ سکرتێری گروپی کەرگەلی کوردستان جەنابی شە بەخێر بیت زۆر سپاس دەکەین من چۆن مەتۆشوابی قوربانم زۆر سپاس دەکەم کاک سیروان عەبدوڵڵا و فریشتەخانم کە هەردووچان دوو هاوسەری جوانن هەردووچان وەکو ئاژەڵدۆز ناوە بین من حتاویستم وێنەی چێردووکتاندانێم و کاتێکە لە کەناڵەکانی ترەوە ئەو راپۆرتانەمان بینی کە لەسەر جەنابتان کراوە ویستم وێنەی چێردووکتاندانێم و بڵێم خۆشبەختانە لەم جۆرە مرۆڤانە ماون زۆر بەخێر و داوای لێبوردنی شەکەین ئەمڕۆ ئەرکەکەینە سەر ماڵەکەتان و ڕەنگە لەو کارانەی کە ئیکەن بۆ خزمەتکردنی ئەم سەگە جوانانە دەستمان گرت بێتن بەڵام داوای لێبوردنەکەین ئیتر خۆتان شانتان ناوەتە بەرەم زۆر سپاسانەکەین و ئەشمێلێرەوە ئەوە بڵێم کە بە خۆشحاڵیەوە بیرۆکەی دووبارە دروستکردنەوەی ئەم بەرنامە بیرۆکەی نووسری هاوڕێم نووسری کورت کاکتوانە ئەمین بوو کە ئەویش بەشدارە لەگەڵمانە وەک لە بەرنامەی ڕابردوو شاباسمان کرد لە هەر بەرنمەیەکە ئەمە وا پلاندانین کە هەر جارە و نوخبەیەکی کوردستان قسە و باسی هەبێ لەسەر ئەو دیاردەیە ئێمە باسیەکەین ئەگەر پەیوەندی داریش نەبێ بۆ بابەتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاکتوانەش کە چەند خوڵەکێک کات ئایا بە ئێمە لەم بەرنمەیە و ڕای خۆی لەسەر ئەم دیاردەیاڵێ مامۆستا دووبارە بەخێر بی و هەڵباتە ئەشمەوێ بەدەر لەوەی کە ئەرک و کاری خۆمانە زۆر سپاسی و تیمە بکەم کە لە پشتی دەروون و دیاردەون لە بەرۆی کامە دووەم جارمانە ئێمە کاکسیروان ئاگادارە دووەم جارمانە ئێمە ئەم دیکۆرەدانی لە بەرۆی کە دوێنێ کەشوهەوا زۆر خراپ بوو چەند ساعتێ لە بەرەو بارانە بووین بەڵام نەمانتوانیوە پێویست بەرنامەکە تۆمار بکەین بەڵام پێمان وایە ئەرکێکی پیرۆزە کە ئەو دیاردانەی ئێمە دەستنیشانیەکەین بە تایبەت دیاردەی ئەمڕۆمان کە باسی بێنازی ئەم بێ زمانانەیە بە زمانە کوردەکەی خۆمان هیوادارم هەروە ماندوونە ناسانە بەردەوام بی مامۆستا دووبارە بەخێر بی ئەرکێ کێشە ئەوەی جەنابەدەوەی بیرخستمەوە کە ئەمە ئیزافە بکەم ومانە داوای لێبوردنەکەین کە دوێنێ چەند ساعتێک بەرنامەکە دواکەوە بەهۆی کەشوهەوا و دەردی خۆتانەڵێن خێری پێوە بێت مامۆستا بەشێکی زۆر لەو پێشێلکاری و ئازارانەنی کە بەرامبەر ئاژەڵەکرێ لە کوردستانە بە تایبەت سەگ لە بەرووی کە سەگ پشکی شێری بەرەکەوێت ئەو دیوەیە کە هەمیشە بەشێک لە خەڵکە مەسەلەن بۆ نمونە کاتێک کە مناڵێک بەردەگەگرێتە سەجێک دایکی مناڵەکە ناڵێ گوناحە بە تایبەت ئەگەر لە
خێزانێکی ئایندۆست بێ ئەڵێەوە گڵاو کراوە بە نەحلت کراوە تۆش بە نەحلەتریکە یعنی هۆکاری ئەو خیتابانەی بەشێک لە مامۆستایانی ئاینی نییە کە دۆخی سەگ لە وڵاتە ئاواییە بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم هەروە ئاسڵاو ڕێزم بۆ میوانە بە ڕێزەکان هەیە هەڵبژاردننی ئەم تەوەرە بە کارێکی جوان نەزانم لە ڕاستیە ئێمە بێ بڵێن گەڕێنەوە بۆ هۆکار یا بڵێن ئەوە دەرهاویشتی حتمما کردارێکە یا دەرهاویشتی بیرێکە یا ڕۆشنبیریەکە هەر کاتێ حکمێکی شەرعی یا بڕیارێکی شەرعی لەگەڵ هۆکارەکەیان نەبوو ئەو کاتە پێوتی دابەزاندنی حکم لە شوێنێکە جێگەی خۆی نەبوو وی قسەی زانایانمان ئەڵێن ئەگەر هاتوو بابەتێک یا فتوای زانایەک یا قسەی مەسەنەن خەتیبێک یا هەر کەسێک گەر لە سەردەمێک ئاوتی و لەو سەردەمەیە جێی قبول نەبوو خەڵکی پێی ڕازی نەبوو لە دوو حەڵەت بەدەر نییە یا ئەو شتێکە وتوێتی هۆکار و شوێنەکەی نییە نە هۆکاری ماوە نە شوێنی ئەوەشە کاڵم تو حڵەتە بەدەر نییە باشە کوردستان ئێسای کوردستان بگورە مامۆسا پێتە بڕم من ئەمە یەکسەر لە دەستخینە سەر برینەکە چکە کۆمەڵی خەڵکی زۆرمان هێناوەتە سەر خەت بۆی کە فریای هەمویان بکەین من ئەمێ ئەوەت پێ بڵە مامۆسایانی بەپی ئەو دۆخی کە دێسا لە کوردستانایە ئەو فتوایە ئەو قسەکردنە شەرعیە یان غێر شەرعیە لە ڕاستی دابێ بگەڕین و بگەڕینەوە بۆ خودی بابەتەکە ئاویسم ئەمە باسکەم کاڵم ئەو جۆرە فتوانە ئەو جۆرە شتانە کات و شوێنەکان هۆکارەکانی ئەگەر لەگەڵنەوێت دروست نییە بەم گەڕێنەوە مەسەرەن کاتێک بۆچی ئەڵێن گڵاوە گڵاوبوونەکە مەسەلەی پێی زەردانە لە مرۆڤ ئەگەر هات و سەگ بوو بە زیان بۆ مرۆڤ بە معناوەتانێ لیکەکەی خواردنەکەی شتەکانی بوو بە زیان وتراوە گڵاو معناوە نییە خودی جەستەکە پیسە و گڵاوێ نەفەتی لێ بکەین خۆپارێزگاری پێڵم وقات و خەرمنە العلاج ئەمە کارێکە مەسەڵمان نەزانی خۆپاراستن نەخۆشی هێندە نەخۆشی هەیە لە ئاژەڵە هێندە نەخۆشیە لە مرۆڤێت توش دەبێ هێندە نەخۆشی هەیە لە خودی ژینگەکایە تۆ نابێت چارەسەری ئەو ژینگەکەی و تووشی نەخۆشی نەبی ئەو بابەتی کەوتراوە گڵاوە هۆکارەکەی ئەوەیە چارەسەرە خۆعید پاراستنە لە چارە لە نەخۆشیێک ئێستا ئەگەر کەواتە سەجێک ئەگەر مەسەلەن ڕێوشێنی پێویستی تەندروستی بۆ جێرا بێتە بەر لە ڕووی دەرزی و عیلاج و ئەو شتەوە ئەو فتوایی بۆ نابێت ئەجا من ئەزامی ئەو قسە باسکەم لە شەریعەی ئیسلامی قورئانی پیرۆز زۆر قسەیەکی زۆر جوانمان بۆ کاکاڵێ هەموو ئەو ئاژەڵەکان و دنیا و تۆ بۆ مرۆڤمان پێکەوە بۆ وەزیفەهاین هەر کەسە وەزیفەی خۆی هەیە باش ئەمانی وەزیفەی خۆیان ئەداکەن ئەنجامەدەن هیچ حیوانێک لەم دنیادا کە دروست بووە شتێنێ لێمان زیاد بێ و نابێت بە شتێکی زیادی بزانین و نابێت لە پێناوی خزمەتکردنی نابچۆسێتەوە و قورئان باسی کردووە کەڵێ ئەمانە یەکێ لە شتەکانیان زینەن بۆ ژیانی ئینسان جوان نییە هەر جوانی قورئان فەرمێ لتەرکەبوها وەزینە یەکێ لە هەدەفەکان و وەزیفەی حیوانات هەموو گیانەوەرەکان بەگشتی جەمال و گیانی بۆ ژیانی ئینسان حتى أفرمي لكم فيها جمال حين تريحون تسرحون. قسێکی هینە بێرخسمەوە مانە طبعا من بۆ خۆمی شەکم لەو کەسانی کە زۆر حەزم لە سەگە هەمیشە من سەروەختی مناڵیم کە هەمیشە کامود ئەو سەگە جوانەیەک سەر ئەنو نەنا بڵێ بە نەحلەت بێ بە نەحلەت بێ زۆر جوانە ئەنو دیانی ئەو بە نەحلەت بێ بۆ زیاب بکە ئەمە ینی سیوا لە فقی ئیسلامی شریعەتی ئیسلامیانی ئەو کولتوری خەڵکە دەست حەزبای عادەتی خەڵک بێ ناوکو دین نەفرەت لە هیچ حیوانێ نەکرا حتا فرمودێکی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات و فەرمێ لعن الله من شتمه نەفرەت لەو کەسەی جوێنیشیان پێدا ئەگەر جوێنێ بە حیوانێک دێت نەفرەت لێکراوە دەستخۆش مامۆستا زۆر قسەکانە دڵخۆشکەرە یعنی زۆر سەپۆرتی بەردامەکەم کاک عومەر دووبارە جەنابی شێ بەخێر بێ عەزیەتە کێشا من بە گلەیەک دەست پێکەم لە ئێوە یعنی ئێوە ئەم هەموو پێشێلکاریە بەرامبەر ئاژەڵەکرێ لە کوردستانە ئێوە بۆز بۆچی وەکو هەر ڕێکخراوێکی تر کە یەک دنیا پێشێلکاریە کرێتەوەمانە تەنها هەڵوێستەکان ئەوەیە بەیاننامەیەک دەرەکەن و 6 کەسیانە چێتە بەردەمی شوێنێک کەمپینێک دروستەکەن و هیچیش بە هیچ ناکەن ئێوە باشە لەم هەموو پێشێلکاریە کە بەرامبەر ئاژەڵک لە کوردستانە بۆ لەسەر مافی سەگ قسە ناکەن بۆ لەسەر مافی ئاژەڵەکانی تر قسە برا گەورە من کردمە ئەوەش ئەڵن لە کفری ڕاوە سوێسکم قەدەغە کرد شکاتم لە ڕاوکەرەکان کرد سوێسکەکانیان هەوڵ قایمقام هەمویانی بەردە من دیفاعم لە سەگ کردیە ئەسان ئینقراضی کرد کەر نەما ئەوەی بەکەر کرا بە سەگیش نەکراوە ئەوەی وا مامۆستا فەرمی ئەلخەیلەوە بێغالە والحەمیرە لیتەرکەبوها وەزینەتون ئەو خواگیان وای وتیە بۆ سواری و بۆ جوانیە ئەو ئاەتە بۆ برا گەورە زیاتر بە کەلکیە نەک بۆ سەگ من تەقسیرم نەکرێت 42 ساڵە من کەرایەتی و کوردایەتی دش بە جاشایەتی و پاشایەتی یەکەم
باشە نەبوونی کرد لە کوردستان ئاوای کرد ئەو هەموو پێشلکاری کە بەرامبەریانەکە نەبوونی کرد وای کرد ئێوەش ڕێکخراوەکەتان تۆزە پاشگەز نەما کردیتە من لەگەڵ کرە دوو پێکانان وەک ئێوە هە لەگەڵ ئێوە خطابەکەم و حوڵەدەم باشە بۆچی مەسەلەن ینی ئێمە تێکەڵی ئایدیای حیزبەکەی خۆتەکە یانی ئەمە جنێو نییە مەسەلەن ئەوە گەورەتانە کە ماتان خەمە شوێن کەرەکەوان نەما ئەو ڕەنجە ئەو دای سەبر قەنەعەت ئیتاعەت خزمەتی بێپاداش کامرۆڤ وەکەری لە دەستی وەکەری پێ باشە لەم ماوەیە کەرێکی برینار هەبوو لە هەر کوردستان 24 راپۆرتی لەسەر کرد کەرێکی برینار هەبوو کە قەرار بوو ببرێتە سەفارەتی ئەمریکا و فیزەی بۆ کرێ بۆ دەرەوە چیتان کرد لەسەر وەڵام من وتم یاڕبی هەموو کەرەکان بە ئەمریکا لە دەست کوردی بێزەمیر و بێوجدان ڕزگاریان کە باشە بەڵام بەدو ئاو ڕجاوتکە کواش چارەسەرەکرێت ئێوەتانەیە پێغەمبەر فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده وإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ليدان عايد حكمته الزمان كختاي عايد منها خير الأمور أوسطها لدل الشوهيني كي وعايد ملاكان الرزم بما مصاحيا لدل النهي كانوا هيك ناكن باش سيدي أنا باش فریشتەخان دووبارە بەخێر بێن دووبارە سوپاسانەکەین دووبارە وەکو من وەکو ڕۆژنامە نووسێت نەگۆکو پیشە ینی نەگۆکو کەناڵەکەم و دوجاری ژۆکو کەناڵەکەم دەستی ماندووبوون تا نەگوشین ئەم نمونەی ئێوە پیشانیێن ڕەنگە ڕاستچلەکانێک بێ بۆ تاکە بەسیتەکانی کۆمەڵگەی کوردی اینجا دواتریش ڕاستچلەکانی بەرپرسان و لایانی پەیوەندیدار بێن بۆچی ئەماکەن فریشتەخان ئەمەی ئێمە دەستمان ناوەتێ هەڵبەت کارێکی زۆر قورسە بەڕاستی خۆی ئیتر ئەمە تەنها هەستکردن بە ئازاری ئەو ئاژەڵەیە هیچی تر نییە باوەڕکە من ڕۆژێک خۆم ئەخەمە جێ ئەوان کە ئەوان چەندێک سوکایەتیان پێکرێت چەندێک ئەتەکرێن چەندێک ڕاو ئەندرێن ینی ئەوان یانێ پاروێنان بۆ خۆیان بۆ بێتۆکانیان پیاکەن دنیای ڕاونان و سوکایەتی و ئازاردان ئەبینن لەبەر ئەوە خۆی چیرۆکێکەیە ئێمە لەوە بڕیارماننا ئیتر کە دەرگای ماڵەکەمان بکەین بۆوان باشە چیرۆکەکە چی؟ چیرۆکەکە بوو ئێمە خانوویەکمان دروست کرد نەمانتوانی خانۆکە بەتەواوی تەواوکەین ئیتر دەرگا و پەنجەرەیتیانە بوو شەوێکی زستان باران و بەفرە باریزی هەڵبەت دەرگاکی پەردەمان پیا بوو لەبەر زۆپاکە بەتەپەتە پێک خەبەرم بۆ سێرم کرد لەبەر زۆپاکەیە دوو بێچووە بڵێن دوو دایک لەگەڵ کۆمەڵە بێچوەکان هاتوون پشیلە خەریکی ئەوەنی خۆگەرمکردنەوە خۆخایەنکردنەوە بوو لەویە ئیتر تەمام من زۆرە ترسام لە پشیلەوە بوو سیروانتی لیان گەڕێوانی بەتەکی دۆکو ئێمە سەرمایەنە و لە خواریشەوە کە تەواو نکرابوو دەرگاوشتی پێوە بوو بە هەمان شێوە دایکە سەگێک لەگەڵ بێچوەکانیا بوو هاتوو بوونە بڵێن ژوورەوە خۆیان لە بەفر و لە سەرما پاراست ئیتر ئەمە وای کرد من بیر بکەمەوە بەجددی وەکو خۆم کە ئایا ئەوانی وەکو ئێمە برسیانە بێ هەست بە ئازارەکەن سەرمایانە یعنی دڵیان خۆشە بێ دڵیان ناخۆشە بێ ئەمە وای کرد کەیتر من دەرگای ماڵەکە بکەینەوە دەست خۆشوەڵات چیرۆکێکی جوان بوو هیوادارم ئەو چیرۆکانی کە ڕەنگە هەرێک لێمە ڕۆژانە بەر ئەو چیرۆکانە بکەین بەڵام نەمان جۆڵێنێ بەڵێ ئێوەی جۆڵان و ئەمەتان کردو کاک سیروان دووبارە جەنابی شێ بەخێر بێ وەلو ئەبێ ئێوە بەخێرات نیەمە بکەین ماڵەکە ماڵی ئێوە بەخێر بێ زۆر سپاس دەکەین ببوورێ احتیزارێنینەوە کە چوزانم ینی لە ئیشمان کرد بێتن بەڵام بەشێکە لەو ئەرکەی کە ئێوە ممارەسەکەن کاک سیروان ماڵەکە با من یەکسەر بۆ ئەو پرسیارە دووباری کە لە فریشتەخانم کرد لە تۆی ناکەمەوە من پێشووی بێمە ژوورۆ لێرە هاتیت بۆ لاموت لەبەر ئەوەی کە ئێمە ئەم ئاژەڵانە مانداڵدەیا و بە خێویانەکەین بە فتوای کۆمەڵێک پیاوانی ئاینی شۆفڵیان خەریب و بێنە سەر ماڵەکەمان بەسەرا بڕوخێنن بۆ ئەزانی کاک دەروون ڕەنگە من نەتوانم ئەوە نییە هۆکاری سەرەکی پێ بڵێن بۆچی چکە من ناتوانم لە جێ ئەو قسە بکەم ڕاستەکەی ڕەنگە ئەو خۆی بڵێ هۆکەیەوەیە بەڵام ڕەنگە لێگانەوەی هەڵەی دەقی ئاینی بێ باگەر ڕێزێکی زۆرماکە مامەسا لێرە دانیشتووە سپاسێکم بەڵام ڕەنگە خەڵگە بێت تێگەشتنی وابێ کە ئەم ئیشێکی خراپە و دژی ئاینە لە کاتێکە ئەمە ئەوەی کە کردومانە تەنیا ئەوەیە بوونەوەرێکی بە سزمانە خوا دروستی کردووە و ئازاری هەیە و ئێمە لە باوەشمان گرتو و ئازارەکەیمان کەم کردوێتەوە من نازام لە کەمکردنەوەی ئازاری ئەو بوونەوەرە ئایا هەڵەیەگەیە
باشە مامۆستا زۆر بە کورتی جوابم بەرەوەی ئەم خێزانە جوانە ئەیکەن ئەمە پێشەرکاری دینە ڕاستە من دەستخۆشیان لەکەم سەرەتا وتوای پیانەڵم ئەمە ئەرکی حکوومەتە پێش هەموو شتێک چونکە لە شەریعە و فقی ئیسلامیە هیچ لە ئەرکەکانی دەوڵەتداری بریتە لە تەرخانکردنی بەشێک لە پارە بەشێک لە بودجێ حکوومەت بۆ ئەو حیوان و ئەو گیاندارانەی ئەو ئاژەڵانەی کە پەکیانەکەوێت کە شوێنێک نیەت یا بحوێنەوە بێ شوێنیان بۆ تەرتیبکە باخچەیەەکە یا جێگەیەکە بەشێکی تیبێکی چالاکی مەسە پزیشکی هەبێ خزمەتیان بکە و هەروەها لە ڕووی خواردن و خۆراکیان بۆ دابینکە چونکە ئەگەر کوڵین کەرێک بۆ کاکەمەروتی مەسە قاچیشکە لەو دەشتیا بمرێ وانە ئەگەر سەگێک قاچیشکە چی لێ بکەین ئەگە مەسەن چاوی کوێروچی لێ بکرێ ئەبێ لێگەڕین بۆ خۆی بمرێ نا مادەم ئێمە ئینسانین پێویستەکە بێ خواردی پێ بدەین ئەبێ قاچی بگرینەوە ئەبێ تەداوی بۆ بکەین ئەبێ شوێن دابین کرێ بۆ خزمەت ئەمە ئیشی حکومەتە بەڕاستی ئیشی دەوڵەتە کە ئەمان ئەنجام دەن دەستیان خۆش بێخوا و ئەگەر لەم شارەشا مەسەن لە شاری سلێمانیا کەس نی کە ئەمانیان کردێ نیانکەدا هەموو سلێمانی تەوانبارە بەرامبەر ئەو حەقی ئەو حیوانانەی کەوا بێداڵ و بێجێگەن چونکە پێڵەن فەرزی کیفایە لە ئیسلامە بێ کۆمەڵی خەڵک هەبن کە بیری بەوال بەلاوچی ئەم حیوانە بێزبانی کە هیچ دەردەرەتانێکی نێ بە خێریکە و بێ خزمەتی پێ بکە ئەمریکێکی ئاینی و کوک و دین ئەمریکێکە لە ئەبجدیاتی ئاینی ئیسلامی پیرۆز و هەروەها بە ئەرکی حکومەتی دانەوە ئەگەر حکومەتێکا فەرزی کیفایە ئەمان کە دویانە بێ دەستخۆشیان لێ بکەین چونکە ئیشی منشی سوک کردووە ئەرکی سەرشانی ئێمەشی لا بەدۆ دەستیان خۆش بێ هەردووکیان من زۆر سپاسیان دەکەم ڕاستە دەسەکانە خۆش بێ مامۆستا من ئەمێ نووسری کورد توانە ئەمین وەرگرم کە هەر خۆشی پێشنیاریم بەرنامەی کرد بە چەند وێنەیەک کاک توانە سڵاو لێبێ زۆر خۆشحاڵ بووم کە یعنی هەمیشە من بۆ بەرنامەکەمان هەمیشە خۆشحاڵیۆم کە بەرنامەکەمان لەم قۆناغا خۆشببختانە ئێوەمانانی شوک و نوخبە و خەڵکی بینەریش و خەڵکە ئاساییەکەش خۆیان بە بەشێک لە بەرنامەکە مەزان و بەردەوام پێشنیارێن بەردەوام ڕائێن بەردەوام ئاێنێ ئەو دیاردەن نەشیاوانی کۆمەلگەی کوردی ئێمە باسیکەین بۆ ئێمە خۆشحاڵی بوو کە جەنابە بەشداری بووی لە بەرنامەکەمانەوەکو پۆستی شەکرد بوو نزیکی 7 ساڵێکە تۆ هیچ چاق پێکەوتنیەکە نەکردووە و لەم بەرنمەیە قسەمان بۆکەیت و خۆشحاڵترم بۆی کە چاوپێکەوتنەکەت لەسەر ئیشەکەت نییە لەسەر ئەدەبیات نییە لەسەر دیاردەیەکە کە ئێمە بۆمان گرنگ بوو باسیکەین من پرسیارە لێ ناکەم بەس تەنها وەت پێڵم بۆچی ویستە ئەم بابەتە و ئەم دیاردە ناشرینە ئێمە باسیکەین بفەرموو کاردەمیشانم کاتتان باش ئەم کاتی بینەرانێ باش ئەم کاتی میوانە بەڕێزەکانی باش سپاس دەکەم بۆ بەرنامەکە سپاس دەکەم بۆ وەرگرتنی پێشنیارەکە لە ڕاستی ئەوەی کە من جەنابتم اختیار کرد بۆی پرۆگرامی لەسەرەوە بکەی بەشێکی پەیوەندی بە سەرکەوتنی خۆت و پرۆگرامەکەتەوە هەیە و ئەم پرسا بێ پرسێکی میدیایی بۆ ئەوەی ڕایشی گشتی لەسەر دروست بێت مەسەلەی تندوتیژی دژی ئاژەڵ لە ڕاستیە پونتێکی بچکۆلەیە لە تندوتیژی خۆی دژی سروشتوە دژی مرۆڤوە لە ناوێ دژی شن دژی مناڵەوانە میژوویکی درێژی هەیە و بە تەقریبی لە هەموو کۆمەڵگاکانە هەیە بەڵام بەرگزی لە کۆمەڵگای ئێمە ئێستا کەوتوتە دەرەجێکی زۆر خەتەرەوە دەرەجێکی سامناکەوەکە لە کۆڵانێکا مەسەلەن ئەبینی سەگ هەڵواسراوە کۆمەڵک تووتیان هەڵواسیوە مەسەلەن چای پشیلێ دەری هێنراوە کۆمەڵە پیاوی گەورە بینی لە ڤیدیۆیەکا لە گوندێکا دانیشتون ڕێویشان گرتووە بە ساخی کلکی لەکەنەوانێ لە گوێ درێژێگەیەن یعنی ئاژەڵانی ئازارانی ئاژەڵ وێنێکی ترسناک بەڕاستی لە ئێمەوە ئەبێ ئەمە بیوەستێنین ڕیشەیەکی درێژتری هەیە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە توندوتیژی لە ناخی تاکەکانی ئێمەیە زۆر بەرزە و کۆمەلگای شەڕجنیوێتی و کۆمەلگای تۆڕەیە لەوەی کارەبای نییە ئاوێ نییە نازانم سیستەمی سیاسی وایە ناتوانێت بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بە شوێنێک ئەم توندوتیژی دەرێ ببرێت لەسەر ئاستی شخصی یەت بەرامبەر بەوانە خۆی خاڵیەکاتەوە کە توانای بەسەریانە ئاشکێت توندوتیژی لە سەبارەت بە ئاژەڵ هەر لەو باز نایە خولەخواتەوە میژوویکی درێژی هەیە من باوەڕم وایە جگە لە میدیا ئەو کۆمەلگای ئێمە تا ئێستا مزگەوت پیاوانی ئاینی دەستێکی گەورە کۆڵکەیکی ئاین کۆمەڵگەیشی بەهێزە لە کۆمەلگای ئەمە ئەوانە ئەتوانن پیاوی بەڕێزی ئاینی میانڕەو هەیە توانێت قسە بکات دەتوانێت لیژنێکی فتووا لەسەر یاریی بۆ بچی قساکە بۆ لەسەر ئازاردانی ئاژەڵ قسە ناکە کە پێی بڵێ ئەمە گوناحە و لە مێژووی ئیسلامە سەحابە هەبووە ئەو هۆرەیرە پشیلەی هەبووە لەگەڵ خۆیان جێڕاوێتی لە مێژووی ئیسلامە لە زمانی
مەری کوڕی عەبدولعەزیزە لە خلافەتی ئەمەویە لە میسر بۆ یەکەمین جار خانەی بێلانە بۆ سەگ کراوە. ئێستا ئێمە لە 2010 2019 2020 دوای 1300 ساڵم لەم خلافەتە بۆ ناتوانین مەلایەکی ئێمە بڵێ کە ئەبێ ڕێزی ئاژەڵەکان بگرین بە تایبەتی و ئاژەڵانی ماڵی نزیکن لە خۆمانەوە. ژیان بەتەنیا ئێمە نین، کۆمەلگای ئێمە خەریکا بێ بە کۆمەلگایەکی تقریباً بوشە ببورن کە ئاماڵن، بەڵام کۆمەلگایکی خۆپەرستە، کۆمەلگایەکە تا ئاستێک بغزن بووە. یعنی مسەریم لێ ماڵێک ئاژەڵی تیانە بێ حەزت لە سەگ نییە پێت وایە حرامە، من لەگەڵەوەیانی من خۆم سەگم هەیە قەیناکە پشیلت هەبێ هامستەرێ هەبێ کەریوێشکێکت هەبێ بۆ مناڵەکەت مریشک و کەڵە شێرێکە دەبێ زانین ڕۆحیەتی ئێمە لە گوندا بۆ ئینسان کێشە دەروینەکانی کە بوو چکە لەگەڵ سروش تا تێکەڵ ئێمە ئێستا ناو چوارچێوەیەکین لە بەرامبەر تەلەڤیزیۆنی دانیشتوین ئەمەی قەڵەو بووە ئەمەی شەڕەکە ئەمەی شەڕە فرۆشێ. خراپترین قسە ئەوەیە کە بڵێ لە کۆمەلگای ئێمە مافی مرۆڤ نییە مافی ئاژەڵ، چۆن ئەم قسەیە زۆر خەتەرە. هەر کۆمەلگایەک ڕێزی ئاژەڵ نەگرێ چاوەڕێی لێمەکە ڕێزی مرۆڤ بگرێ، ئەم شتابێ بێ بە پرۆژە یاسا و ئەم شتابێ ڕێنمایی خێرای سەریعی بۆ دەرکرێت. پارێزگارەی شارەکان وەکو ڕئیسی وحدەی ئیداریە توانن ڕێنمایی دەرکەن کە شەڕە سەگ و شەڕە کەڵەشێر و شەڕەکە و ئەمانە بوەستێنن وێنێکی ناحەزاریە ناشرین. ئەگەر تۆ ئیمانداری ئەمە گوناحە، ئەگەر بێ ئیمان و ئاتیستی ئەمە ناحەزاریە، ئەگەر ئەگنۆستیک و گومانکاری وجدانیەن ئەمە ئەتخوا ئەم ئاژەڵانە بێزمانن، ئەم ئاژەڵانە ئێمە بێ بەرگریان لێ بکەین و ئەمە بە پرسێکی میدیایی وابێ پەرلەمان لەسەری بەسەری قسە بکە و ئەبێ ڕێنمایی دەرکرێ و پێزەکانی یاسایش و تەنفیز و پۆلیس بتوانن بڵاو بەمە بکەن. هیوادارم زۆر نەبات ئەوە، هیوادارم خۆشەویستی ئێمە بۆ ئاژەڵ بۆ سروشت گەورەتر بێ، مناڵەکانمان فێرکەین کە ئاژەڵان خۆش بێ. کاتی زیاتر ناگرم، جۆ لە میوانەکانی بەرنامەکە ئاکرد. دەستەکانە خۆش زۆر سپاس. قسەکانت بۆ من زۆر مقنع بوو. مامۆسا زۆر بە کورتی پێم بڵێ پشتگیری قسەکانی کارتوانەت کرد. بۆ خۆشحاڵ بووم کە جەنابەت کارتوانەوەکو نووسەرێک کە دوورە لە با بڵێن پیشەکەی جەنابتانەوە جەنابیش وەکو پیاوی ئاینیەک هەستم کرد هەردوو قسەکەتان ینی دوو دیوی یەک دراو بوو، ینی هەردووکتان بە دوو ئیتیجا قسەتان یەکتان پێ بدێ مەسەلا من شتێک هەیە ڕاستی کەم و مەسەن بۆ ئەو خەڵکەی کە لە وڵاتی کوردستانی خۆمانە فەرمودەیەک هەیە کاتێکە پێغەمبەر فەرموویە تێگەر هات و ماڵێک ڕسم و کە وێنەی سەگی تیابێ فریشتە ناچێتە ناوی. ئەمە تێگەشتێکی خەڵا لەم فەرمودە کراوە، چونکە ئێمە شتێکمان هەیە زانستی لە شەریعە ئیسلامیە دائما ئەحکام لەگەڵ مەقاصیدا باسکە کەوتن لەگەڵ هۆکارەکانە. هەر کات حکمی شەرعی لە مەقاصید دابڕی ئەکەوێتە هەڵی گەورەوە. ئەو فەرمودەش کاتێک کە پێغەمبەری خوا باسیەکە کە ئەفەرمێ ئەگە ماڵی سەگ و وێنەی تیاب و فریشتە ناچێتە ناوی، کاتێ وایە ئەگە سەگ بۆ پەرستن بێ دەڕێگەی خولەجێگەی خوا دانرابێ، ئەگەر سەگ تعزیم کرابێت نیشانی بەرەکەت بێ ویکەتە شێوازی جۆرە لە پەرستش و ئاین بیکە بە دین. ئەگەر سەگێک و ئاژەڵە بژی لەگەڵ تا ئەوە لەناو هەموو ژیانی ئینسانە هەیە. ئەوە کەین نیشانی ئەوەتانێک کە ئەمە فریشتێکاوە فریشتە دەسەر زەوی ئەخۆ لەسەر زەویا هەیە، فریشتە داناوێت دەسەر ئەم زەویەکە سەگی تایە کابوو قسەکە لەرابێ عیلەتەکەی بزانین هەموو شتێک لە ئیسلامە مەقاصیدێکی خۆی هەیە. هیچ حکمێک زۆر ینی قسەکەم با قسەکەیتم تەواوکەم. کابوو ئیسلام لەگەڵ ئەمەیە شەریعە ئیسلام لەگەڵ ئەمایە هەر کاتێک لە هەر جێگەیەکە هەر نەک تەنها ئاژەڵێک ئەگەر گیایەک ئەگەر مەسەلەن درەختێک نەما ئەگەر جۆرە لە کانزایەک نەما ئەبێ ئەو کانزایە نێڵین تەواو ببێ. ئەگەر جۆرە لە مێشێک نەما لەناو ئەم گەردونیا کە پیسمان پێدێ ئەگەر ڕۆژێک بوو بەرەو ئینقراز ڕۆژ بێ هەوڵکات بینە ئامڕازی دروستی کردن چونکە پیسمان پێدی بۆ ژیانی ئینسان. ئێمە پێویستیمان بەوانە هەیە، پێویستیمان بەموو ئاژەڵەکانی ئیسلام ئەوەیە بەڵام ئیسلام ئەوەیە. باشە بەڵام لە سین سیرەکەی جێبەجێ کرێت بە ورچی پاندایەکە لەو ئاژەڵانەی کە بەرەو ئینقرازە چێ بەڵامەوە تاوان ناڵن ئینقرازکە و باشەویەکەن. باشە مامۆستا من ێستا من بە کورتی پێم بڵێ ئەم ماڵە مەلایکەتی تایە مەلایکەت دابەزێ. بەڵێ باشێکی زۆر جوانەکەن. باشە با بینەری بەرنامەکە تا ئێستا پێم وابێ بەدڵی هەمومانە ئەو ئامانجەش وردە پێچێکە هەمومان ئەمانە. مروان بن حەکەم سیام خەلیفەی ئەمەوی ناو خۆی نام مروان الحمار مروانی کەر ئەوە لە ڕۆ دینیەکەەوە ئاخر مروان الحمار سیام خەلیفەی ئەمەوی بوو لەقەب خۆی کردە مروانە کەر لەبەر سەبری کەر استفادەی لە سەبری کەر کرد. باش زۆری خۆشەویست. باشە با بینەری پاکێجێکی مەیدانی بین لەسەر
هیوادارم ینی ئێمە وێنەکان وەکو خۆی گوێزینەوە کەم تا زۆر سانسۆرمان خسۆتە سەر خوێن و ئەو پێشێلکارانی کە بە مافی ئەم ئاژەڵانە ئاکرێ با بینەری ئەو پاکێجە بین کە تایبەتە بە توموتیژی بەرامبەر ئاژەڵان و بە تایبەت سەگی و کەڵە شێریش فەرمی. ساسمم لێ داواماوە ئەمدانێکی لێدەم یەکساری بکەم ئەمە کۆتری بۆ من نێشتەوە تێگەی هەر کۆتری بۆ من نێشتەوە ئان کاکە ئەحساسە چی بوو کاک مەریوان کاک سیروان کە ئەو وێنانەوە بینی ڕاستەکی کاگەین ئێمە کاک دەروون ئەمە ڕۆژانە ئەوە نییە چامان بەو دیمەناناکەیەوە ئەیان بینیم باشە ئەمە وەکو خێزان وەکو ئێرە ئاوا سەیری مەسەلەکەکەین من کە بەیانی ڕۆم ئاژەڵێگە بینم لەو سەجادەیە یا کەسێکگە بینم کە بەربارانی ئاژەڵەیەکە باشە یا لی یا بە هەر ڕەنگەی سوکایەتی پێەکە یەکسەر وێنەی شتریەتە بەرچاوم ئەگەر بێت و ئەم وێنەیە بەم ڕەنگە بێ ئەگەر بێت وە میسانە نان با بە ماژەڵە باشە کە من بەم ڕێگایە ڕۆم سیرەکەم کە مناڵێک جامتاکەی بە کۆڵەوە چێ بۆ مەکتب دایشی پاروێشی بۆ کردووە باشە کە لە مەکتب نانەکەی بخوا هاتووە ئەم پاروەی کردووە دوو لەتەوە یا بە سەگێک ئەوە نیە یاری لەگەڵا کاوەی خوا ئایا لانی دەرونی من کە بە ڕێگایە ئەڕۆم ئەم دیمەنا بینم چۆنە و ئایا کەی بینم و دارکاریەکەوە یا لێیە چۆنە هیوادارم خەڵک باسی و دیمەنە بکە ئێمە زیاتری لەسەر قسەکە دەستخۆش سپاس دەستخۆش فریشتەخان هەمیشە کاتێک کە ڕاستە فەرموود ینی ئەمیشە زۆر هیلاکمانەکە ئەم خزمەتکردنە زۆر هیلاک دەکا و بن بۆ خۆم ئەگەر کەس نەزانێت ڕەنگە من بۆ خۆم بزانم من بەژیانی خۆم منی زۆربەی کات سەگمە بۆ گەر یەک دانشم هەبوو بێت ئەزانم ئەرکەکەی چییە جای ئەم ژمارەی کە سەگ و پشیلەوەی تر لە ناو ماڵەکە تا ئەوە هەیە بەڵام هەمیشە لە بەرامبەر ئەم خزمەتە ئینسان خۆشەکە کە وەڵامێکی ئەمانی ژۆرگری ینی جوانترین وەفای ئەمانیا جوانترین وەڵامی ئەم سەگانە چی بۆ تۆ ئەوە هیچ تۆ لایانی دەرونی زۆر ئاسوودا بێ ئەوە کە زۆر مهمە تۆ ئەتەوێ برینەکەی تەداویکی ئەو دنیایەک سپاس و ڕێزی بۆ تۆ هەیە ئەو بۆ نمونە من سەگێکم لای ئێستا حالیان دوانیشن یەکیان زیارە لێەوە بە هەمان شێوە برینێکی گەورە قۆڵی هەیە کە ڕۆژانە من ئەو برینە تەداویەکەم ئەو هەر کەسێری چاوی ئەەکەی دنیای ڕێز و سپاسی بۆ تۆ هەیە زمان ئەهێنێ بەدەستا ینی زۆر جار بڵێن کە لۆکە و تەداویشتەکە لە تەنیشتمەوە بۆنی ئەکا ینی ئەوەنی پێ خۆشە کە تۆ هاوکاریەکەی دڵیابەوە زۆر جار لەوانی کەم جار لە ئینسانەکانە ئەوە بینین کە ئەو هەموو ڕێز و خۆشەویستی کەس بەس لە چاوی ئەوە بەس بە چاو سێکردن دەست خۆش بە پیشەکەی تۆ چییە؟ من ماوەسان داوامی مامۆسایەتێکەش دڵێ یا ڕەبی نمونەوە زۆر باش باسی خوێن لێرە یەک باش تۆش حەزەکرد وەڵامێکە بێ بۆ پرسیارە؟ منە مێ شتێک بۆ باسکەم
ئەمەش دیمەنێکی جوان نەبوو ڕاستەکەی باش بەڵام ڕەنگە وەڵامێکی زۆر مهم بێ ڕاستەکەی من سەگێکم بینی لەم ڕۆژانەیە بەداخەوە ئەوە نییە ڕۆشت ئەم سەگە بۆ پەنایەکە گەڕا کە بە ئارامی تایە بمرێ کاک باشە نەخۆشیش ترسناکی بۆ ویست بمرێ باشە پەنا دیوارێکی هەڵبژاردە بوو لێی بمرێ خوا وای کرد من لەو ڕێگەیەوە ڕۆشتم کابراایەکم بینی بە خاکە نازێکەوە ئەم سەگەی باشە ئەم سەگەی هەڵگرت و فڕەیە باشە من چووم ئەم سەگەم کردە باوەشم هێنامەوە لێرە من ئەمەوێ سیرکردنی سەگەکە باسکەم چۆن سەیری منی کرد ئێمە ئاوا تێگەین من نازانم خەڵک چۆن سەیری ئەماکە بەس ئێمە ئاوا لە شتەکە تێگەین منم سەگەم هەڵگرت لەبەر چاوی ئەو خەڵکە زۆرەیە کە لەوێ بووم ڕاستەکەی تووشی سەرسوورمانیش بوون کە من ئەم سەگەم هەڵگر هێنام لێرە جەیەکمان بۆ دانا بۆی لێی بمرێ ئەمانزانی کە ئەوەنێ دۆخی خراپە ڕاستەکەی ئەم سەگە بە چاو بە منی وتی سوپاس دەکەم کە ڕێگەوە جەیەکم هەبێتە بمەزانی کارگەرە ئێمە ئاوا لە شتە ینی قسەکەی تۆ ئەوەیە کە لەم وڵاتە بەداخەوە لەم وڵاتە تەنانەت جەیەک نییە سەگەکان تیاشیا بمرن بە ئارامی باش دەبا بینەری من لە سەرەتای بەرنامەکە وتم نازانم لەم بەرنامەیە باسی بێنازی ئەم سەگانە بکەین یان باسی نەخۆشی و خەڵکانە بکەین کە بە ئازاری ئەم سەگانە دڵخۆشە بن پاکێجێکمان لەو بارەیەوە ئامادەکردو بفەرمێن. سەگەی بەخۆی بە دەفتەرێک فرۆشال و ئێران ڕۆیش لە قەڵات زێ بوو قەڵازەکان فرۆشتیان بۆ ئێران بە دەفتەرێک ئەو سەگا من هینامەوە لای خۆم بەڵام تقریبان 30 وەرەقیان دایتە من نەمداوە. باشە ئەمە تۆ ئەمڕۆ چەند جاریاوتە بە شەڕەوە جارم بە شەرداوە بەستەلەبی هەموو ساعەم پێ کردووە هەموو کوردستانیش. باشە کایدی بە شەڕا با بڵین ئێوە لەسەر چی شەڕی پێکەن؟ وەڵای بۆ خۆشی هەر بۆ خۆشی هەر بۆ خۆشی هەبووە لێرە ئاژەڵ لە کاتی شەڕوانێ ئەم با بڵین سەجێک مردە بێیان شتێک بەرێ حاڵاتی وا بووە. ئەو سەگەی بەڕستە بەرێ چەندێکە لاتە سارێک 6 مانگە چەندێک دەکاوە وەڵی ئەم لۆکردنی فرۆشتنم نییە ئەی بۆچی دێ بە شەڕ وەڵیان بەس لۆ ماری ڕامگرتی لۆ نامارێ ئەی بۆ ئەمڕۆ هێناوتە بۆ شەڕ ئارێ وەڵا برینداریش بوو ئارێ وەڵا لاقی بریندار بووە ئەی چۆن چارە سەرێک ئێستا دەستمە مارێ مارەکە بە شین هەیە لێ دەدەم دەرزی هەیە ئینتیهابات دەرزی ئینتیهاباتی لێ دەدەم لەگە سێکانی تێدا دەکەمەوە. ئەو لە چۆ دێنێەوە لە زاخەوە توی ئەوڕۆ بۆ شەڕەسەک بەلا باشە ئەبینم بریندار بووە بەلا ئێرە بریندار ئازێتی پێگەیشت نا مە چیە زانانی ئازێت پێگەیشتەوە پێ نەگەیشتایە کێمە برینداری کێمە باشە لە زاخەوە هاتووی و بۆچی دەم بە شەڕ هەر بۆ خۆشییان بۆ خۆشی وەڵا کاک سیروان کاکە دەروون کێشەکە ئەوەیە چێژ لە ئازاربینین کارەساتە ڕاستێکی کاکە دەروون یانی تۆ سەگەگەیەنی من پێم خۆش نییە ڕاستێکی لەسەر بابەتە قسە بکەم بەڵام ئەمە وێنەکەیە لای ئێمە ڕێی خۆمانەڵێن کاکە تۆ بوونەوەرێکی بە سزمان ئەیەنی ئەی بە شەڕ باشە تۆ ئەزانی لە پشتەوە چی خەڵک سەیری ئەماکە ڕاستە خۆبینیمان
بینیمان حەسەب ئامادەکارەکانی ئێمەش برادران وتبیان ینی ئەو برادرانی کە لێ بوو بە کاگێرشیان وتبوو تبیان ینی ئەمڕۆ ڕۆژێکی چۆڵە چۆڵ بوو ئەوە چۆڵە باشە کاکبێت ئەم مناڵە ئەمە بینێ ڕاست ئەویش مناڵ بووە ئەمەی بینیوە ڕاست من قسەم لەسەر ئەو ئینسانانە نیە چکە من دڵنیام لەوەی کەوانیش قۆناغێکی ئەوە نیە پەروەردەییان هەبوو بە شێوەیە کە ئەمە بووە بە هیوایەت خۆلیە باشە کاکە کاکەجان ئێمە ئەم وێنەی کە ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەین ئەمەیە ئەکرێ لە جێ و شەڕە خۆشەویستی بێ باشە ڕاست ئەکرێ لە جێ ئەو شەڕۆک و نمایشانە بێ کە لە وڵاتە پێشکەوتەکانیان بینین سەگەکانیان جوان ئەڕازێنەوە و نمایشی پێکەن سەجی چێ جوانترە و سەجی چێوە ڕاست باشە مامۆسا فەرموو منەمێ یەک کۆمنتە هەبێت تعلیقێکە هەبێ قسێکت هەبێ لەسەر ئەو نازان وڵاتی ناو بنێ ئەو وڵا شەڕە سەگەکە بە هەر حاڵیانی من ینی ئازاری سەگەکە دەردی کاک سیروان وتیانی ئازاری سەگەکان بەلایەک بەڵام ئەو چێژبینە لە ئازارە کاتم بێتی حەزەکەم قسەی لەسەر کەم بەڕاستی ڕاستیایەکێ لەوانە ئێمە فرمودەیەکمانە چەندین جارە مامۆسایانەمان باس کردەوە یەکێ لەوانە نەفرەت کراوە لە ئینسانێک ئەگەر دوو کەڵە شێر با بە شەڕاو سەیریکە دوو سەگ با بە شەڕاو سەیریکە ئەوە بە دەقی فرمودەی پێغەمبەری خوا ئینسان نەفرەتی لێکراوە چونکە ئەوانە لە ئیسلام لە شەریعەی ئیسلامیە هەموو شتێکمان وەزیفەی خۆی هەیە وەزیفەکەی و زایدەن بەرامبەرەکەی بەزەیی چونکە ئەبێ بەقەدە ئەندازە ئەرکی خۆی بەکاربێ ئەرکی ئەو لێرا شەڕەسەک و شەڕە کەڵەشێر نییە ئەرکی ئەو سوود لێبینێتی ئەگە بۆ پاسەوانیە کە یا بۆ کارێکی طبیە بە کارێکی مەسەرەن دۆزینەوەی تریا کە شتێکی ئاوایە وەزیفەکەی خۆی پێبینە زیاد لەوە هەر ئیشێکمان بە هەر گیاندارێکت پێ تاوانبارە بین بۆیە کە فرمودێکی ئیبن عەباسمانەیە فەرمێ بە هیچ شێوازە لا تتەخیذوا فیما فیه ڕوح ئەو کەسێک ئەو شتێکی گیانی تیا لا تتەخیذوا غەرەضەن مەیکەنە شوێنی تیر هاویستن و یاریکردنی خۆتان بە هیچ شێوازە قەدەخێ لە ئێستاما بێ خاوەن گیانە ئیتر ئایا مەسەن مێشێک بێ مێشولێ بێ پشیلێ بێ مەسەن بزنێ بێ مەڕێ بێ هەر شتێکی تر بێ نایە بیکەنە شوێنی یاریکردن بۆی ئێمە گاڵتۆکەبی پێکەن و خۆمان لەزەر ببینین ئەو قەینە عەزیەتەوە ئەمە بە دەقی شریعەتی ئیسلامی و بە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام قەدەغە کراون هەمووی ئەوانی ئینسانێکە کە ئیشتی واوکە ئینسانی بێبەزەییە چونکە لە ئیسلامە وەکوتمان لەگەڵ هەموو ئەوانەیە پێغەمبەر خوای گەورە فەرمێ ڕەحمەتەن للعالەمین بەقسەکان تۆزێتی ماوە قسەی تۆ ڕەحمەتەن للعالەمین ئەبێ دینیش ئەم ئاینە ڕەحمەتە بۆ نەک بە ئینسان بۆ هەموو جیهانە باش یەک کۆمنتی ترم ماوە جان لە کوردستانی خۆمانە زۆر جار هەبوو هات وڵاغ یا حیوان داخە کرا گوێیان داخە کرد مۆرێکیان پیانە بەنە فەرمودەی پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک حیوانە داخ کات نەفرەت لێکراوە داخکردنی بە ئاگر چونکە ئەوە ئیشی مرۆڤ نیە ئینسانیشتی وا ڕاست ئەگەر دەوێت نیشانێکی نیشانەی تر هەیە بۆ یاخێکی لێ دەمڕەنێکە شتێک کەم ملی شتێکی جوانەکە ملی کە نیشانێکم ئەمە بە داخکردن نیشانێکن لە شەریعەی ئیسلامیەوەش قەدەغە کراوە ڕاستە زیان گەیاندە بۆ ئەم با بڵین ئەم کەسانی کە خەریکیان پیشەشن ئەم شەڕە سەگەوەش ینی لە تەمەنێکە گوێی سەگەکانی شەپڕن ئەوەش دەچێتە هەر هەبابی ئەو ئەهانەکە جاکەوا بۆ من ئیشی چییە بەڕاستی ئەگەر کەس شتێکی واوکە بێت دەسەڵات و حکوومەت و ئاسایش شوانە نێڵن ئەوەی شەبکەن ئەوەی زانێکەوەکە سزای بە باشە تۆ تێ ئاژاڵێکی بێگیانی یاسا و لایانی پەیوەندیدار بە سست و کەم تەرخەم نابینی بە حقمەتە حەقەتەن ئیشی ئەوانە من ئەسرەتاوتم ئیشی من پیاوە کاکسیروان نییە ئیشی ئەو کەسەیە دەوڵەتە دەوڵەت دەبێ ئەمی شەبکایە سەلەباتی خەڵکا بێ ئەو خۆی بێ خەڵکانێکی لەم چۆڵەوانیا دەوڵەتێکی بچوشی دەسەکانی خۆی کاگومەر چی بەو نازەمەڵات نازانم چی ناوبنێ فەوزای ناو بنێم ئەو خەڵکی کە ئێستا بینیت بە دوای ئەو سەگانە و چێژ لەو ئازارە بینن چی تێ بۆ وڵا هەر منی شڵێم نادروستە ئەڵێ جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم و ناومە کاتێ پەڕ بوو دی عەرەبی ئاوا لابەلا لە بانکەرێک سوار بوو دەوریان گرت دەمەتەقیان بووەکە فەرمی لا تجعلوها كراسيا لكم في الطرقات رب مركوب خير من راكبه يعني وتي او ما كان كرسي دم تقلبان شقا مكان او سواري بتلتو باشتره کاکسیروان کەسێک لە پاکستانەوە هاتووە بە ناوی خانمێک بە ناوی ئەڵماس فاتیمە لێرە خەریکی ڕێکخراوێکە و خەریکی ینی گەڕانەوەی مافی ئاژەڵ و خزمەتکردنی ئاژەڵ و بە تایبەت سەگ یعنی من بۆ خۆم لێرەوە بەڕاستی و ڕۆژنامەنووسێک شەرمەکەم کە یعنی ئەمە پرسیارە بۆچی زەلامێک لە پاکستانەوەیەت ئاگای لە سەگەکانی ئێمە بێت و خزمەتی سەگەکانی ئەم بیانەکان لایەن بەڕێزەیتە بۆ ئەوە شتەکە حکوومەتەکەمان بەس بۆ ئەم نایکە باش بۆ من نایکە باش بێگانە پەرستین باش بۆ بێگانە بەڕێزین بۆ خۆمان وەک کەری دیێزین
ها کردێت حەت لە تۆپین خۆی دەرخاوەنێکە باش ئاوایە باش باش ڕائەکانی خۆت من نازانم چی چۆنی مامەڵە لەگەڵ وەسفەکانی توا بکەم بەڵام من بە بینەرانەڵێم ئەو وەسفانی کاک عومەریکە هەڵبەتە ئێمەش وەک چۆن بەردامەمان لەسەر سەگ کردووە لەسەر کەر کردووە ئاژەڵ هەر ئاژەڵەوەکو مامۆسا باسی کرد ڕێزگرتنی ئەمانە وخوای گەورەش بە پێی حەدیسیش بە نەحلەت کراوە ئینسانانی کە عەزیەتی ئەمانایە بەڵام کاک عومەر وەکو ڕێکخراوەکەی خۆی چۆنەڵی داڕشتنی خۆی هەیە و وەسفی خۆی هەیە هیوادارم وەک خۆی لێ وەرگرن من بۆ خۆم بە سنگێکی فراوانەوە یەک بێکی وشەکانی لێ وەرگرم بتڕێڵێن تری فەرموناڵێن تری داوە بەس خۆمان نەیشتنەڵێن تری دەستخۆش دەستخۆش من ئەم بەڕێزە وەرەگرم خانم سڵاو لێبێ هیوادارم قسەکانم بۆ وەرجێڕێ بۆ زمانی جەنابەت سڵاو لێبێ ئەڵماس فاتیمە من ئەمێ ئەوە بە جەنابەت بڵێم جەنابەت بۆچی لە پاکستانەوە تەشریف هێناوە بۆ کوردستان و لەسەر ئاژەڵەکانی ئێمە و بە تایبەت سەگ پشتگیریت هەیە و کەمپینت هەیە و ئاژەڵ دۆستیەکەی لە کوردستانە بۆ Good evening everyone and all the guests. ئەم کاتەی خۆت و میوانەکانت باش. زۆر سپاس بۆ بانگشتکردنم بۆ بەرنامەکەتان. بۆچی کوردستان ڕێکخراوی پاوز لەلایەن سێ ئافرەتەوە دامەزراوە. یەکێکی لەو ئافرەتانە هەر خۆی لە عێراق بۆ ماوەی 10 ساڵ لە بواری ڕزگارکردنی ئاژەڵان کاری دەکرد. کاتێک هات بۆ دهۆک بەردەوامیدا بەکارەکانی لە هەرێمی کوردستانیشدا. هۆکاری ئەوەی بە پێویستمان زانی لە کوردستان ئەم کارانە ئەنجام بدەین بە بۆچوونی من لە کوردستان زۆر بیر و باوەڕی ئاینی هەڵە هەیە کە دەربارەی ئاژەڵە. ئەمەش وا دەکات ئەم ئاژەڵانە شوێنیان نەبێتەوە لە ناو کۆمەڵگەکان. هەروەها چەند هۆکارێکی کۆمەڵگەی و کللتوری وا دەکات ئەم کێشەیە بڵاوتر بن. پێم وایە بەهۆی ئەم هۆکارانەوە ئاژەڵ بە تایبەتی ئاژەڵی بێماڵ ژیانیان زۆر سەختە. لە لایەکی ترەوە سەردانی چەندین قوتابخانەی سەرەتاییمان کردووە تاوەکو منداڵەکان ئاشنا بکەین بە چۆنیەتی هەڵس و کەوتکردن لەگەڵ ئەم ئاژەڵانە. تانکیو زۆر سپاس کە ئامادە بوویت دەسەکانی خۆش بێت گوێتان لێ بوو. مامۆستا لە کۆتایی بەرنمەکەین و ئەم سەگەشمان بوو بە هاتە ناو ستۆدیۆکۆ بوو بە میوانی پێنجەممان. ئەمە ناوی چییە کاک؟ ناوی خڕێ. ناوی خڕێ بەس خڕیش نییە بەداخۆداشیان کوشت بوو بەبەستی زۆر پسوو بۆ خڕ بوو. باش مامۆستا ئەم سەگە ئەگەر پلانەکە کاک بەیادبیکەی بەجیمی بۆم بۆی کە بیبینم مامۆستا ئەم سەگە من ئەمێ هەندێک شت بە عملی بکەین یان ئێستا ئەم سەگە کەسا کە من دەسێک بێنم بەسەریا گڵاوە بم هیچم لێە ئەمە لینە سەلامەتە بێنم وەرە دەست بێنە بەسەریا و ماچیشی کە وەرە مامۆستا ئەمە هەر هەڵی گرم ئاساییەیە بەڵێ زۆر باشە مامۆستا ئێستا ئەم سەگە تۆ دەسیتەوەی باش باشە با بیخەمە بڵی لێرە بۆستە جان من پێم وتی ئەو بابەتی کە هاتووە کاڵە گڵاوە مەسەلەکە بیقاییە باسی خۆپاراستنە لە نەخۆشیانەی کە لە ئاژەڵە گونجەیەکی لەمانە ئەوە شتێکی هەبێ ئینسان تووشی نەخۆشی بکە ئەگە لە ڕووی تبی و توانیمان چارەسەریکە ئاسایەتی هەڵێگرین دەستی لێ دەین بەکارێ هێن لەگەڵانات بێ چونکە ئەمە بەدڵێ بوو کاکسیوانەوە کەوتت کاکە دەروون کەوتت گڵاوە معناوە نیە جەستەکەی پیسە بەکارهێنانەکەی ئەبێت تۆ یابی بەکاری بێنە بە شار تووشی نەخۆشی نەکە خۆ دۆستی تری ژێ هەروایە جارێ وایە شتێ پیشە لە دەست ئازای دۆزمە پیسە بچم بیشۆرمەوە بۆ چووکە گونجێ تووشی نەخۆشی بکە یعنی باسی ئاین وەکو پێم وتی تعامل لەگەڵ ئاژەڵەکانە بەسراوەتەوە بە وەزیفەکان و ئیشائەتەکان زایدن ئەبێ ئینسان خاوەنی سۆز بێت تەوازونێک دەبێن دوشتابێ بکەینەوە ئەرک زایدن سۆز و میهرەبانیمان بەرامبەر جان جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە بازاڕی لە هاوڵەکانی خۆیان وڵاغکانیە بینین ئاوایی دەستیدا لە وڵاغێک سەرێکا پشتی لەڕ بووە لەڕ گۆشتی کەم پێوە ماوە پرسی ئەمەی کێیە کابراوتی هی منە وتی بۆچی ئەوە برسیت کردوە تاکۆنە لەڕ بوێ ئەگەر خۆت بی قوبوڵی ئەواکەی ینی ئەو پیامەری خوا زۆر جار هەیە تەشبیهەکە گەڕتە بۆ خۆت ئەگەر ئێمە لە جێگە ئێوە منانمان نەدەنێ چیمان بەسەر دێ خواردنمان نەدەنێ چیمان بەسەر دێ ڕاستە ئەگرێتەوە ئەم حیوانە بەکاری بێنین بیشی پێ بکەم بەڵام ئەوەشی تێر نەکەم کە پشتی مەسەن چاڵ نەبێ
ینی ئەمە سۆز و میهرەبانیە کە لە ناو ئینسان ئەبێ مادام تۆ مرۆڤیت ئەوانی هەستی سۆزت هەیە ئەبێ سۆزەکەشت نەتا بۆ مناڵەکانی خۆت نەبێ بۆ دەوروبەرەکەشەوێ باش بایتر کۆتایی بەرنمەکەی و بایتر وردە بچینە چارەسەر من قسەی ئەخیرم هەیە بۆ لایانی پەیوەندیدا لە کۆتایی بەرنمەکە بۆ حکوومەت هەمەکە دەردی مامۆساوتی ئەم شێڵتەری کە کاکسیروان و فریشتەخان لێرە دروستیان کردو ئەمە ئەرچی حکوومەتە و دواتر حتا ئەوەندەی من ینی بە دوواداچوونم کردو بۆ بەرنامەیە حتا حکوومەت ناتوانێەوە دانیشت حتا حکوومەت ناتوانێت ئەرچێکی ینی ئەرچێکی زۆر ئاسانەیە پێمە بێ لە وڵاتەکانی دراوسێمان وڵاتەکانی ئێران و ئەوە ئەو سەگە بەرەڵایانە بە جۆرێک لە جۆرەکان مامۆستا نەزۆکەکرێن بۆی کەیتر وردە زیانەکەن ینی زیانەکەن بەو شێوەی کە هەیە و ئەمانە هەر دروست نەبێت کاکسیروان قسەی ئەخیرت چییە؟ ڕاستەکەی کاک دەروون لا ئێمە قسەی کۆتایی نییە باش ئەوەی کە هەیە قسەی کۆتایی بۆ ئەم بەرنمەیەکی زۆر باشە ئێمە ئاوا بیرەکەینەوە باشە ئێمە ئەم وڵاتەمان خۆشەوێ باشە وە سروشتەکەیمان خۆشەوێ و ئاژەڵەکەشیمان خۆشەوێ وە هیوادارم ئەم خۆشەویستیە تاک بە تاچیم کۆمەڵگەیە بگرێتەوە هەز دینێکە چۆن بیرەکاتەوە هیچ گرنگێکی نییە ئێمە هەمومان بەیەکەوە لەم نیشتیمانەیەژین بە ئاژەڵ و بە درەخت و بە ئینەوە پێم خۆشە شتێک بڵێن ڕاستێکی من پێم وایە ئێمە کەی فێری ئەم خۆشەویستیابین کاتێ فێریەوە بین ڕێز لە درەختەیەگرین ڕێز لە ژیانی ئاژەڵێکەگرین من پێم وایە و کاتە ڕێز لە ژیانی خۆشمانەگرین دەستخۆشیانی پێ دوایە تا ئێستا ئێمە ڕێز لە ژیانی خۆمان بەدڵنیاییەوە بەداخۆ فریشتەخان دو قسەی من ئەوەیە نەبێ خڕە نامم پێدەخوات خۆشویستنی ئەوانە خۆشویستنی ژیان و ڕێزگرتنە لە ژیان و سروشت و دەوروبەر بە تاکیدەوە قسەیتیانە من یەک شتەڵێم هەموو جارەوە بووتووە هیوادارم خەڵکی ئێمە واز لەو ئاژەڵانە بێنێ من زۆر جارەڵم نانیشیان مێنێ بەڵام ئەزیەتیان مێن و ئازاریان مێن باش من ئەمەیە بۆ کۆتایی بەرنمەکە یەک شتان نەبێ ئەدرسێکی خۆتان شتێکمان بنێ بۆی کە چکە من بەڕاستی زۆر پەیوەندیم لە دەری وڵاتی شۆ پێکرێ حتا لە ماوەی ڕابردووە خانمێک لە وڵاتی سویدەوە پەیوەندی پێوە کردم کە ئەوێت تەمیلی مادی کۆمەڵێک شەڵتەر بکات لێەوە من ئەدرسی ئێوەمان نازان تا چەند پەیوەندی کردوم نەمێ لەم بەرنمەیە ژمارەیەکی تەلەفۆن ئەگەر ڤایبەروی لەسەر بێ ژمارەیەکی تەلەفۆنم بەرێ کە بینوسین لە بەرنمەکە هینی هەبێ قەیناتر ئێمەش ساکن ئەوە ئەویش ڕۆی ببوورە شوشەکەمانیشکان قەینە شوشەکەمان نەما ژمارەیەکی خۆتانمان بنێ شتێکی خۆتانمان بنێ کە بانەوە کادەمی برینارکە نە تاوا دوای خۆمان پاچەکەینەوە ئەدرسێکی خۆتان بۆ بەڕێزانە ئەنووسم کە بەڕاستی زۆر کەس دڵنیام دوای بەرنمەکە پەیوەندیە کات کە بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان سەپۆرتیەوە بکات بۆی کە لە ڕیک و ئەم کۆنتاکتی کە ئێستا نووسین ئەو کۆنتاکتیەوە ئێستا پێم مەڵێ لە بڕینەوە بۆی کە بیری لێ بکەنەوە چکە زۆر تەلەفۆنتان بۆیە دوایی بۆی کاک عومەر دوا قسە چییە؟ داقسم شعرێکی ئایڵێنی باشە کەری هەژار و برسی دەتۆی شەڵدە بۆ کورسی نەکەی لە کەس بترسی لە پاشە ڕۆژ بەرپرسی کەری هەژار و داماو ڕنجمەدە بۆ گیە لە پیاو خاست ئەکا بە خراو تێرت ناکە لە کاو ئاو کەری جووت یار بیکەن بە زەڕە و هاوار هەمووتان ڕووکە نەشار جووتەدەن لە تاوانبار کەری هەمیشە فەخیر نەکەی خۆت بخەیتە گیر ئەوەی حەزت بێ ناکا ڕووی ڕژ بێ هەر وەکو قیر باشە ئێوەش با من یەک پرسیاری کورتە لێ بکەم ئێوەش هەوڵی کورسیتان نابووە واتان بەسەر هات هەمان بێ با هەتان بێ باشە مامۆستا دوا قسەت بەڕاستە من دوا قسەم یەکەم ئەوتانێکە بە هەمومان هەم ڕاگەیاندنەکان دەستگاکانی ڕاگەیاندن هەمە گونجە مینبەری مزگەوتەکان هەم هێندە ڕۆژنامە و سایتەکان بەکاربێنی بۆ دروستکردنی ڕۆشنبیرێکی فراوانی گشتگیری ئاینی بەڕاستی متوانین سپادە لە ئاین ئیسلام بکەین شتی زۆر جوانیتیایە باشە و پێیوی زۆر جوانی هەیە بۆ ئینسان ئەو پێی بە جوانانە بکەین ڕۆشنبیری کۆمەلگا ئێمە شتێک هەیە بەڕاستی لە ڕووی پەروەردەیی کوردستانی خۆمان لە ڕووی سکێچی پەروەردەییمان نازانین سکێچێکە بەڕاستی ئایا بە ئاین خەڵک پەروەردەکەین یا بەبێ ئاین لەوارێمان تێک چووە ئێمە ئێبێن سیستەمێکی پەروەردەیی بەهێزمان هەبێ ئەو سیستەمە پەروەردەیی بێن هەموو تاکەکانی ژیان هەموو وردەکارەکانی ژیانی تیاابێ وی کاتێکە لە قوتابخانەوە ئەگەر منداڵێک ئەچێتە قوتابخان کە تەخەڕوجێکی بوو بە مامۆسا هەموو ئەمانەمان تیا دروست کردبێ
ئێمە پەرۆدەکەمانەوە دروست پەرۆدەیەکی گشتگیرانە بێ پێویستی بەمە هەیە منهەجێتێک پرۆگرامێکی گشتگیری پەرۆدەی گەورەمان هەبێ لە حکومەتە ئەمە یەک دووهەم ڕۆژ لە دەوڵەت خۆیەک و حکوومەت بێ دەتوانین لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و لە ڕێگەی مەسەڵەنکێتی زانایان و هەروە چەند لایەنێکی پەیوەنددار ئەتوانین ئێمە کە جۆرێک لە کەمپین بێ جۆرە مەسەڵەن لە دروستکردنی گروپێ بێ بۆ کارتی فشار ئەمە لە ناو خەڵکا کەمکەینەوە بە تایبەتی ڕێلەوانە بگرین کە ئاوا شەڕیان پێکەن و عەزێتان نەدەن و پێشیان ئەوەشیان پێ بڵێن کە ئەم گیاندارانە وەزیفەکان چییە بۆ تۆ چەندە خزمەتەکە ئەوە خزمەتی پێ بکەرەوە ئەمە ئیشی ئەرکی ئێمەیە بەڕاستی بیکەین ڕاگەاندنیش و هەروە ئێمەش ڕاستە دەسەکانتان خۆش بێ هیوادارم لەم بەرنمەیە بە هەمومان توانی مێتمان مەسجێ بگەینین منیش لێرەوە بەرلەوەی بە لایانی پەیوەندیدار بڵێم کە بیر لە کردنەوەی شێڵتەرێ بکاتەوە دەردی کاکتواناوتی ئەوە خراپترین موبەڕیرە خراپترین پاساوهێنانەوەیە بۆ ئەوەی کە بڵین لەم وڵاتە مافی مرۆڤ نین جا باسەکەکان هەر بۆ خۆیان لەو ناوە سارە لیانە بکوژرێن ئازیەت بیرێن شەڕیان پێ بکرێت پیان پێ بکەنین لیان بین باسی لایانی پەیوەندیدار نەکەین جارێ من باسی تاک بە تاچێ وڵاتاکەم ڕەنگە هەرێکێک لێمە بەم حەجمەی کاکسیروان و فریشتەخان نا بەڵام بە حەجمێکی زۆر بچووکەگە لە بەردەرگای خۆشمان بێ ڕۆژی قاپێک بەرماوی خۆمان بین بۆ ئاژەڵانی کە بەرەڵان بۆ ئاژەڵانی کە بێنەوان بۆ ئاژەڵانی کە بێماڵن ئەو زائیدەن دواتریش بە بەلایانی پەیوەندیدارە لەم تکایە فشار بخەنە سەر ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم ژمارەیەکی ئێجگار زۆر ڕێکخراوی بێئیشێ لە وڵاتایە ژمارەیەکی ئێجگار زۆر ڕێکخراو هەیە کە قسەی باقوبریق و گەوراکەن زیاتر لەم پانتایی ئێمە بەرنامەی تیاکەین لەسەر مافی ئاژەڵ لەسەر مافی ئافرەت لەسەر مافی پیا و لەسەر مافی چوزانم لەسەر هەموو ئەوشتانە بەڵام بە عملی نەهاتوون لە تێنان بن بەسەجێک هیوادارم حکومەت فشارەکانی تونگ بکاتەوە و هیوادارم ڕێکخراوەکان چاوێک بەخۆیان ناپشێنن و هیوادارم ڕێکخراوەکان سەیرێکی ئەم بەرنامانە بکەن سەیری چنگوپەلی ئەم دوو بەڕێزە بکەن سەیری چنگوپەلی فریشتەخان بکەن کە سەرباری ئەوەی کە مامۆستای و پیشەی مامۆستایەکەی ممارەساکات کێتەوە بە خاکەنازێک و وەک بینی ومە لە ڤیددیوکانە بە خاکەنازێکەوە خەریکی خزمەتکردنی ئەم بێزمانانەیە من لە کۆتایی ئاڵم بەڕاستی خوا پاداشتی ئەوە باتەوە و مرۆڤایەتیش پاداشتان باتەوە نمونەتان زۆر بێ هیوادارم چەند ساڵێکی تر ویستمان ئەم بەرنامەیە بکەین دایان شوێنی وا هەبێت کە داڵدەی ئەم بێزمانانی تیا بکرێن دووبارە سپاس هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم هەر سەیری بەرنامەکە نەکەن و بڵین بەرنمەیەکی باش بوو هیوادارم قۆڵی لێ هەڵکەن و با دەست پێ بکەین وەک لە توانە ئەمین وتی وەک جەنابی شدوتە ئەو کاتە کە هەز بە سۆز و خۆشەویستیەکەی کە خۆشەویستی بی بە بێزمانێک کاتێکی خۆش کاکسیروان جان